دوای ئەوەی مەسەلەی واشنتن دیسانە وەکو تاوانبار ئامانجی نووسینی کتێبەکە ئەوەیە کە مێژوو جارێکتر خۆی دووبارە ئەکاتەوە ئەوەی ئەو شەڕە ناوخۆیی کە پێشتر هەبووە ئێستا بە شێوازیشتر و بە فۆرمێشتر درێژەی هەیە و ئەو ڕووداوانی کە دەرەنجامی شەڕی ناوخۆ بن ئەو ڕووداوانش هەمان بە هەمان شێوە درێژەیان هەیە وەک ئاگادارن لە دوای ساڵی 2004 ڕەنگە لە نەوەتەکان چەند حاڵەتێک لە دەریای ئیجە ڕوویدا بێت بەڵام لە دوای ساڵی 2014 بە لێشاو وەجبەی کۆچبەری کورد کەوتنە دەریای ئیجە و خنکان من پەیامی من لەو کتێبەدا ئەوەیە کە بارودۆخ پێویستە بگۆڕدێ پێویستە چیتر دەسەڵاتدارانی کوردستان ئەوەندە ئیهمال نەبن لە بەرامبەر داخوازی هاوڵاتیانی خۆی ئەوەندە ئیهمال نەبن لە بەرامبەر داخوازیانی گەنج پێویستە ژیانیان بۆ فەراهەم بکەن پێویستە گەنج بێزار نەکرێکە ئەم وڵاتە بەجێ بێڵێت و خۆی بداتە دەست قەدەر و بکەوێتە دەریا و ژیانی کۆتایی پێبێ کۆمەلگای داخرا و تاریک ناتوانێت هەرگیز یادداشتنامەی ڕاستەقینە بنووسێت بۆیە دەکرێت سوێندی خۆی سوێندی کاکە چیاوە بوو کە بەڕاستی زۆر وەفادار و ڕاستگۆ بووە و ئەو بەرەنگاری هەر کەسێک ئەکاتەوە لە ڕووی ئەخلاقی نەک بەرەنگانی شەڕانجێزی کاو ئامادەیە کە ڕستێکی درۆزنانەی نەگوتووە لە هیچ قۆناغێت لەبەرەوە بۆ من گرنگە کە دان بەوە دابنێت کۆمەلگای داخرا و تاریکی وەچی ئێمە ناتوانێت هەرگیز هەموو شتەکان بڵێ حتا ئێمە ناچار بووین هەندێک شت یاری دیلیتیکە ینی لای بەرین لەبەرەوە بۆ من گرنگە کە بڵێم خۆشتان نەزانی یادەوەری و یادداشتنامە و بایۆگرافی جاران خەڵکێک بۆ پاشا و میر و بەگزادە گەورەکانی نووسیتەوە یا بۆ ئەو کەسانەی ناویان لەناو ئاینداری زۆر بەناوبانگ بوو یا لە بواری سیاسی هەتا شەکسپیر کە ئێمە ئازانین چوار تراژیدیای هەیە گەورەترین دراوشاوەترین شانۆگەریەکانی شەکسپیرە هەر چواریان باسی پاشایە دوایی دێت ڕۆمیۆ جولیتیشە نووسێ بۆیە بڕوای من وایە کە فەرقی بن شتێکەش ئەڵێ ئیساییەکان دەچنە بەردەمی قەشە هیچ نەبێ ئێعترافات دەکەن ئێمە تا قیامەت ئەگەر قیامەت هەبێیانە بێ بەڵام لە ڕووی ملیگەراییەوە ئێمە هەمووی واتە خەڵکی ئێمە داخراوە چۆن کۆی کۆمەلگاکە داخراوە من لێرە ناچارم باس لە شەرمی ئێمە بکەین گوایە هەفتوحاتی ئیسلامیات و هزارە کتێبی سوستان دەبێ یان ئەو ناوچەیەدا گیر کرد بێ عەرەبی بیابان نشین بە ناوی خودداوە وایە یەک لەوانە ئیمپراتۆرەتی ملی ڕەفیق سابیر ئەڵێ ئێمە کتێبخانەی گەلە گەورەمان نەبوو دار و دیوارە نووسا بەتایبەتی لە تۆڕی کۆمەڵایەتی بە هەزاران واتانەوەیەک هەیە تۆرەیە ئایا هیچ ئەمەلێک هەیە نەخێر